Neyse sınav yok. Biraz çek. Tamam. وانا مثلا بدوي كالبانكاي هذا متى يدور بك هذا متى يدور کاتی سەرۆکاپۆیە لە دایکبوونی ڕێبەراپۆ لە دایکبوونی ڕۆحی بەرخودان لە لێوانی نەماندا. 73 ساڵ بەر لە دایکبوونی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان تێتە بەڕدێ کە گەلەکەمان مرۆڤایەتی بە ڕۆژی لە دایکبوون و بوونەوەی بیر و خەباتی ئازادیخوازی و نوێبوونەوەی سروش لە قەڵەمی دەدەن. هزر و ڕامانی ڕێبەراپۆ لەم ڕۆدا لە هەر چوار پارچەی کوردستان و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێبازی تێکۆشانی ئازادی و دیموکراتی لەم ڕۆدا گەلی کورد سەرمەشق و ئیلهامبەخشی خواست و هیوای گەلانە. ئەمەش وای کردووە هەموو ساڵێک یادی لەدایک بوونی ڕێبەرەکەمان تەنها لەلایەن گەلی کوردەوە پیرۆز نەکرێت. ئەم ڕۆژە بە تایبەتی لای ژن واتایەکی گەورە لەخۆ دەگرێت چونکە ژنانی کورد لە سایی فکری ئۆجەلاندا بوونە خاوەنی هێز و پێگەی ڕاستی خۆیان و ساڵانە زۆرینەی چالاکیەکانی ئەمیادا لەلایەن هێزی ژنانەوە ڕێک دەخرێت. هەر بۆیە ئەم ڕۆژە لە شۆڕشگەڕان و ئازادی خوازان لە گەلەکەمان و مرۆڤایەتی پیرۆز دەکەین و بەڵێنی ئازادی بە خۆمان و ڕێبەراپۆ دەدەین. لەگەڵ هاتنی وەرزی بەهار و ژیانەوەی سروشت و 73مین ساڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەرئاپۆ بە سەوزکردنی ژینگە پیرۆز دەکەین. لە چوارچێوەی ڕاماڵی قوڵی ڕێبەرئاپۆدا کە پێی وایە ناکۆیچە ناوخۆیەکانی کۆمەلگا چەندە گەورە دەبێت ئەوەندەش ناکۆیچەکانی لەگەڵ کەش و هەوا زیاد دەبێت. هاوکات زاڵبوون بەسەر مرۆڤەکاندا زاڵبوونە بەسەر سروشت دەهێنێت. هەڵمەتەکانی پاراستنی ژینگە بە گرنگ دەزانین و دەمانەوێت ببێتە بەشێک لە چالاکیەکانی کۆمەلگا. لەم ڕوانینەشەوە کۆمەلگای ژینگە و دیموکراتی وەکو چارەسەرێکی بەهێز لە بەرامبەر بنبەستبوونی مرۆڤایەتی پێش دەکەوێت.